سڵاوتان لێ بێم کاتتان باش من سامان بەشارتین بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەمەوە. ئێستا سەیری کۆنگرەیەکی ڕۆژنامە نووسی شاقان عەبدوڵڵامە کرد، جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق، دەڵێت گوایە کێشەی نەوت لە نێوان بەغدا و هەولێر چارەسەر بووە، بەڵام ماوەتەوە ئەوەی کە حکوومەتی عێراق قسە لەگەڵ وڵاتی تورکیا بکات بۆی کە دەست بە هەناردەکردنەوەی نەوت یاریمی کوردستان بکرێت. ئەمە لە کاتێکدایە تورکیا 1 ملیار و 400 ملیۆن دۆلار قەرزارە، داوایەوەکە عێراق لێی خۆش بێت، یعنی ئەمە گرفتەکەیە بەڕاستی. هەروەها لەسەر مەوزوعی داهاتی نانەوتیش عێراق داوای 120 میلیارد دینارەکە، بەڵام ئەمڕۆ من هەندی هەواڵم بەرچاوکە و نازام تا چەندێ ڕاستە، گوایە کە هەرێمی کوردستان گوتوێتی من توانای 120 میلیارەکەم نییە، توانم 80 میلیارد ڕادەستکەم، ئەمە جارێ هەر قسەیە. بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کە من لە ڕابردووشدا لە بەرنامەکانی کە باسیەوەم کردووە، هەتاوەکو نەوتی هەرێمی کوردستان ڕادستی سۆمۆ نەکرێ، بەڕاستی ناردنی موچە زۆر زەحمەتە. ئەوەی کە لێرە و لێوێ باسەکرێ کە کێشەکە چارەسەر بووە و گرفتێکی ئەو تۆی نەماوە، بەڕاستی وانە، چونکە تاوەکو ئێستا کێشەی نەوت هەرماوە. لە 1-2 ڕۆژی ڕابردوو کۆمپانیەکان هاتنە سەرخەت کە گوایەوانیش گرفتیانەیە، داوای گرنتیەکەن و داوای ڕێکەوتنەکەن بە شێوەیەکی فەرمی لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق بۆی کێشەکانیان چارەسەر بێ. داهاتی نانەوتی تاوەکو ئێستا بە کۆتا قسەی لەسەر نەکراوە کە دەبێت چۆن ڕادستکرێت و ڕێ بکەون لەسەری. هەموو ئەمانە وای کردووە کە چارەنووسی موچە بەڕاستی نادیار بێت، ینی کەس نازانێت کەی موچەی مانگی 6 دێ، مانگەکانی کە بەڕاستی کەی چارەسەرە بن. هەر گفتوگۆ هەیە و بەڵام ئەنجامێکی ئەو تۆی نییە کە خەڵک دڵخۆش بێ یاخود بگوترێت لەم هەفتە یاخود بەیانی موچە دەنێرێت بەختا. بۆ ینی هەموو ئەمانە تەنها قسەن کە دەکرێت بە شێوەیەکی فەرمی تاوەکو ئێستا حکوومەتی عێراق هیچ بڕیارێکی ناوار چەندە چاوەڕێوە کرێت لە ڕۆژی سێشەمە کە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق دەکرێت لەوێ سوودانی گوایە ئەم لێک تێگەیشتنەکە چێتە بەردەمی بڕیارێک بدا لەسەرەوە ئایا ڕازی دەبێ بە ناردنی موچە یا خوودنا. ئەم یارەیە بە خۆشحاڵیەوە میوانداری دکتۆر موسە نامینم کردووە، ئەندامی پەرلەمانی عێراق، بە خۆشحاڵیەوە میوانە لە ستۆدیۆ. کاک دکتۆر زۆر بەخێر. کاک دکتۆر بڕوا بکە ڕەنگە مانگێک لەمە پێشێمە هەر قسەمان کرد لەسەر مەوزوعی موچە، هەتاوەکو ئێستا هیچ لە دۆخەکە نەگۆڕاوە بۆ شێوەیەکی گشتی. بۆچی دۆخەکە بەم جۆرە ئەڕوا، ینی دانیشتنەکان و لێک تێگەشتنەکان بۆ ناگەنە ڕێکەوتن، هۆکارەکە چییە؟ بەناوی خی گەورە سەرتا زۆر سواس بۆ بەڕێزت، بەخێر سڵاو و سوپاسیشم بۆ بینەرانی بەڕێز. لە ڕاستیا لەبەرەوەی هەرێمی کوردستان نایەوێ تەسلیم بە پێداویستیەکانی ڕێکەوتن ببێ. هەرێمی کوردستان هەر ڕۆژێک کە ڕێکەوتنی لەگەڵ بەغا دوا بخایە گێچەڵی بۆ دروستکە، کۆمپانیاکانی سەر بە دەسڵاتداران و کۆمپانیا بیانەکان قازانجێکی زۆر گەورەکەن و پارێکی زیاتریان دەسەکەوێت. ئەمە شوای لاتۆ کە حکوومەت ئەوەندەی کە شەڕ بۆ قازانجی سەرمایهداران و کۆمپانیاکانەکە، ئەوەنە شەڕ بۆ نانی خەڵکو و میلەت ناکە. ئەوە حەقیقەتەکەی. هەموو خۆ دزینەوەیەکی ئەمان لە ڕێکەوتن واتە هێشتنەوەی هەندێک پارە و داهات بۆ خۆیان و بۆ کۆمپانیەکانیان و خەڵکیش لەو حساباتانە بەداخەوە حزوری نییە. هەرێم ناوێت لەو ڕاستیە تێبگا کە دوای بڕیاری مەحکەمەی ئیتیحادی و دوای تەحکیمی پاریس و دوای ئەو هەموو ئیجراعاتانە ناتوانێت سەر بەخۆنەوت بفرۆشیەوە، پێویستە ڕێکەوتنی لەگەڵ سۆمە ئیمزا بکات و جێبەجێ بکە کە ئەو نەوتەی کە بەرهەمە هێنرێت جگەلەوەی کە بۆ ناوخۆ پێویستە ئەوی تری ئەبێت تەسلیم بە عێراق بکرێ. ینی ئێمە تا بەشێک بین لە عێراق ئەبێ التیزاماتمان بەرامبەر بە عێراق جێبەجێ بکەین. ئەمە ناتوانین داوای بوجەیەکی زەبەلاح ماگانە لە عێراق بکەین و لەو لایشەوە بڵێن نەوتەکەی خۆشمان بۆ خۆمان. ئەوە تا ئێستا هەچی بەرپرسی بۆ نمونە حکومیە پەرلەمانتاری سەر بە دەسەڵاتە قسە ئەکەن ئەڵێ ئێمە تاوە هەموو شتێک ڕێکەوتوین و
ئەو تا نەوتمان ڕادەست کردووە و ئەوەی سامنات لەگەڵ جەنابەکە دانیشتون دکتۆر شاخەوان ئەڵێ ڕێکەوتوین لەسەر نەوتی هەرێم بەڵام بەس ڕێزم ئێمە چەندم جارم قسە ناکرێ ئەو زۆر لێ خۆی ئەمە حەزمان کردووە چەند ساڵ بەر لە ئێستش کە بوتوانە ڕێکەوتنمان کردو ڕاست بۆ ڕێکەوتنیان کردبێ ئێستاش هیوادارین کرد بێتیان ئێستاش بیکەن لە مانگێکی تر باشترە و ئەیکەن یعنی ئەیکەن و ناتوانن نیکەن و هیچ دەواازەیەک لە بەردەمیانە نییە غیری ئەوەی کە ئەم گرێ بەست و ڕێکەوتنانە بکەن چونکە هەرێم بە قسەی خۆیان نەک بە قسەی ئێمە ناتوانێ موچە بدە یەکە نەیتوانی موچە بە یا بێش بەتاڵی لێ بکە و دەست لە شتێ بشوە و واز بێنێ تەواو یعنی ئاش بەتاڵی لێ بکە یا ئەبێ ئەگەر واناکە پێویستە یعنی لەگەڵ بەغدا ڕێکەوێ خۆدا هاتی نییە بێ لەگەڵ بەغدا ڕێکەوی کە ئێمە بڕۆمان بۆ نییە داهاتیان نییە بەس بڕوامان بەوە هەیە ئەوەندە دەستی ناپاک لە ناو ئەم داهاتا هەیە لە هەموو مەرزەکانەوە بیگرێتاوەکو دێتە داهاتەکانی تری حکوومەت کە کۆ ئەکرێتەوە ئەندە دەستی پیس لە ناو داهاتەکانە هەیە ئەوەنە کۆ نابێتەوە کە بە کەڵکیەوە بێ کە ئەوان پێداویستەکانی حکومڕانی هەرێمی پێتەواو بکەن وەختێ تۆ نەتوانی پێداویستی خۆت دابین بکەی تۆ بەشێکی لە عێراق پێویستە لە عێراقەوە پێداویستە دابین بکەی بەڵام عێراق نایەت بچێتە ژێر هەموو مەرجەکانی تۆ بە و شێو و ئارەزوانەی کە تۆ هەتە ئەبێ لە دەرەنجامە تۆش التیزام بەرامبەر عێراق قبوڵ بکەی بەشێک لە التیزامەکەوەیە دەبێ لە داهاتی ناوخۆ شەریکی بکەی ئەبێ لە داهاتی نەوت شەریکی بکەی لە ساڵ نزیکەی نەوەتی داهاتی عێراق نەوتە ناکرێ و لە نەوتی میسان و بەسڕە و زیقار تۆ بەخێوکە و هەمووچەی مانگانەی تۆ نزیکەی تریلیۆنە دینارت بداتێ و تۆ بڵێ من ئەو 4 بەرمیلەوتی خۆم هەیە بۆ خۆمی فرۆشم ئەمە منطق نییە ئەمە منطقی ڕێکەوتن و پێکەوەژیان و دەوڵەت نییە دەوڵەت وا نابرێ بەڕێوە پاشان ئەگەر تۆ بتوانێ ئەمە بکەی و زیانیشن نەگەیانایە بە هاوڵاتیان لە ئێسقانیان ناتۆ ئیژەکە ئێستا گۆژ نەما پێز نەما چوری نەما لە ئێسقانی خەڵکشکێنی هاتە سەر مەسئلەی موچە ئەم موچەیە هەرەوە نییە کە کەڵ خەڵک مەسن ڕەفاهەتی کەمە بێنا خەڵک برسی ئەبێ کاتێک کە خەڵک برسی بوو دەست بۆ حرامە بە ئەمە خەڵک فێری بەدەخلاقیەکە ئەمە فەرمانبەر فێری ڕەشوە خواردنەکە ئەمە خێزان لە بەریەک هەڵەوەشێنێ ئارسەواری ئەم برسیکردنەی خەڵک زۆر کارە سات بارانەیە مەوزوعەکارەوە نییە تۆزی ڕەفاهەتی خەڵک کەمە بێ تۆزێک سفرەکەی خەڵک زەعیفە بێ نا خەڵک ئێستا چووەتە سەر مەسەلەی کەرامەتی ئەشکێ لە بەردەم هەموو ئەو کەسانی کە قەرزی هەیە لەلایەن کرێ خان و ساحب خانوەکەی بەقاڵەکەی سۆپەرمارکتەکەی قەسابەکەی هەموو ئەو کەسانەی کە دەزەکا بە گیرفانیان و قەرزیان لێکە کەرامەتی ئەشکێ بەرامبەریان خێزان لە بەریەک هەڵەوەشێتەوە باش ئێوەمانان درک بەماکەن ئەمان بۆ درکی پێ ناکەن ئەخ لەبەر ئێمە درکمانێوان نیانە ئینسان کە لە کاتێکا ئەو حکومڕانیشە ئەگەر ئینسان بەپێی قورئانیش ئەگەر ئینسان زۆر ڕۆچوو لە ناو ئارەزوەکانی زۆر تێر بوو لە پارە زۆر بێمنەت بوو لە دەسەڵاتە ئیتر ئەم هەستانەی نامێنێ لە عەمڕکەینەهم لەفی سەکرەتیهم یعمەهون ئەمانە لە حاڵەتی سەکرە و بێهۆشیان دەسڵات و پلە و پایە و پارە ئەمانە مرۆڤ کوێرەکە مرۆڤ سەرخۆشەکە کۆمەڵێک کاوێشکاری درۆزن بە دەوری بەرپرسەکانە دروسەکە کە دایمەن زانیاری غەڵەت و ڕاوێژی غەڵەت و یعنی سەر لێ شێوانیان پیشانەدەن دەرەنجام ئەمان هەست بۆ خەڵکە ناکەن منی وادارم ئەو بەرپرسانە بزانن کە ئێستا فەرقێکەیە لە بینی خەڵکی کوردستان و لە بین ناوچەکانی تری عێراق لە مەسئلەیەکی زۆر جەوهەریە کە کوردستان حەقێتی شانازی پێوە بکە ئەوش ئەوەیە دامەزراوەکانمان پیس و پۆخڵە نین لەسەر مستەوای خوارەوە ڕەشوەی تیانە کە جەنابە دەچی بۆ جەوازە دەچی بۆ تاپۆ ئەچی بۆ مرۆر ئەچی بۆ ئەمانە بەرتیل و ڕەشوە نادەی بۆی کە معاملاتەکانە جێبەجێ بکەیت بۆ کارتی نیشتیمانی بۆ فڵان بۆ فڵان ئەمانە لە خواری عێراق زۆر بە شێوازێکی پیس تێک چووە ئەنجا دەستگا قەزاییەکان تێک چووە گەندەڵی تێچووە لە هەموو کەرتەکانە هەتاوەکو ئێستش حتا مەسلەی قەزاش لای خۆمان ئەوە نەبێ حزب دەستێوەردانی هەیە لە ناو قەزا ئەمما قازیەکانمان یعنی ڕێژەی هەرە زۆریان پاک و باشن بە احترامن ڕەشوت خۆر نین یعنی مۆزەفەکانمان پاکن ئەم بێ مەعاشی ئەوانیش پیسەکە ئەو ناچاریانەکە لەوە چێ تووشی هەڵە ببن اینجا ئەمە دوایی ئەبیتە نەریت ئەگەر بەبیرمان بێ
کاتێک کە حیسار خراە سەر عێراق معاش قیمەتی نەما لە سەردەمی سەدام لەو سەردەمەوە مۆزەفێری ڕەشۆ بەرتیل بوو تا ئەمڕۆژ لە عێراق تەرکی نەکردووە کە حاڵیشیان زۆر زۆر باش بووە لەبەرەوە ئەمە مەترسیەکی زۆر گەورەیە لەسەر بنیادی کۆمەلگای ئێمە ئەم دەسڵاتداران سەرخۆشانە بێت لەوە تێبگەن کە ئەمە یاریکردنە بە قیەمی ئەم کۆمەلگایە هەزاران هەزار خێزان هەڵوەشاوەتەوە لەبەر ئەم بێنان و بێموچەیە و بەهژاری و فەقیریە کە معاشخۆرێک فێری ئەوە بووە ژیانی خۆی 10 ساڵە 15 20 ساڵە 30 ساڵە لەم ڕێگەیەوە پەیاکە مانگانە موچەیەکیە سەریمان وەریەگرێ پێداویستێکە ئێستا ناتوانێت لە دوای 15 ساڵ و 30 ساڵ ڕاهاتۆ بە موچە بچێت لە بازاڕە کرێکاری بکە ناتوانێت ئەمە بکە کرێکاریش بکە کێ کرێکاری ئااتێ ئەگەر معاش نەیەتە ناو بازاڕەوە مەطعامیش ئیژ ناکە تەکسیش ئیژ ناکە کرێکاریش نابێ لە بازاڕە کەس بیکە کەس پارە خرج ناکە کەس شت ناکڕێ بازار هەمووی ئەوەستێ ئەم کەسە ئێستا هەموو ژیانی خۆی قمار پێوە بکە و بچێ داهاتەکانی دابین نەبێ و هەر بەو شێوەیە دانیشێ بۆیە ژیانی تێکەچێ خێزانی لە بەرێگەڵەوەشێ قیم و ئەخلاق و شتی خراپ لەناو کۆمەلگاپێ ڕێژەی تاوان بەرزە بێتەوە خەڵک مەجبوری دزیە بن. باشە دکتۆر ئەمە ینی حکومڕانانی هەرێمی کوردستان بەنیازی چین لە کاتێکاڵێ کێشەی موچە لەم هەفتا چارەسەرە بێ ینی چەند بەرپرسێکم ڕۆم قسەی کردووە گە تۆ پێم بڵی چۆن چارەسەرە بێ لە کاتێکە بە پێڕێکەوتەکە دەبێت نەوت هەناردە بکرێتەوە ڕادست سۆمە بکرێت داهاتی نانەوتی ڕادست بکرێت ئەمانەی چی نەکراوە ئەبێ بیکەن کە ئەڵەن چارەسەرەکرێ یعنی ئەیکەین بەزی وادارم ڕازگۆ بن بیکەن ئەخ تۆ گومانت هەیە لەوەی کە نەکرێ عرضم کردی پێشتر کە ئەو پرسیارت کرد لە سەرەتای بەرنامەڵەوە وتت کاک فڵان واڵێ ئێوتم ئێمە چەندەم جارەواڵێ ئەمە مشکلەکەی ئەمە چەندەم جارە خۆمە ئەم کێشە لە 2014 هەیە بەڵام دۆخەکە هیچ گۆڕانکارێکی بەسرە هاتووە کە ئێستا هەرێم ناچار هەر بەم ڕێکەوت نەبکە یا هەروەکو خۆیەتی هەرێم ئێستا وەزعی لە هەموو کاتێکی تر خراپترە و هیچ چارەسەرێکیشی لە بەردەمان نییە بە قسەی خۆیان ئێستا ئێمە تەحەداکەین ئەم وڵاتە بەنە دەست کۆمەڵە خەڵکێکی هەڵبژێراوی دەستپاک بیدەنە دەستی ئێمە و ئەمسالی ئێمە ئەگەر ئەم موچەیەم خەڵکەمان نەدا و کاتە لەو بازارە هەڵمان واسم هەر بەداهاتی ناوخۆ ئەو کەمەنەوتەی کە ئەفرۆشرێ بە زیادەوە بەشی موچاکە ئێمە لەوە دڵنیاین بەڵام کاتێک کە تۆ مەسەلەن لە سنوورێکی مەسەلەن مەرزێکی سنووری باڵە 12 داهاتی هەبێ یەک وەسڵیان بچێ بۆ وەزارەتی دارایی طبعاً بەشێنە ئەی چۆن ئەم دزیانە چارەسەر بکرێ ئەم دزیانەی کە هەر بەرپرسێک دێ کۆمپانیایە بۆ خزم و کەسی خۆی دائنێ ڕانی خۆیەتی بە ناوی ئەوانەوە دەستەکە بە دزی لەو خەڵکە یعنی هەر ڕۆژی کەرتێک ئەفرۆشرێ بە کەرتی تایبەت خزمەت گوزاریەکانی ئەدرێ بە ئەوەی کە ئێستاڵن نازانم خەریکە بەرید و مەرید پێیابێ هەرچگە لە بەرید دکتۆرانی منویستم ئەمە هەر لەم زانی قسەی لەسەگەم بە دوواداچوونێکی زوومان کردووە لە ناوچەی باشماق دوو کۆگای گەورەی نەوت دروستەکرێ یەکێتی نیشتیمانی کوردستان ینی کۆمپانیەکان کە ئەمباری نەوتی تیاکەن یانەوێت نەودیتە بۆ تەنکەرا بە بەرچاوە نەڕوە بیکەن لێ کۆنتێنەرۆ بڕا بەرمیل و تر بە کۆنتێنە بڕوە ئەمە بەنیازی چین ینی بۆ ئەمە ئەکەن تۆ لە کاتێکا تۆ ئامادەی دەبڕن نەوت ڕادەستکەی بەڵێ خۆی نازانم بۆ ئەو فرتو فێڵە ئەەکەن بەس ئەوەی لێزانم کار بۆ گرفانەی حرامە و بۆ پارە خواردنەوە بۆ سەرمایە کۆکردنەوەی لەسەر حسابی پاڵانکردنی داهاتی میلەت شەرمەزاری نییە حیزبەکە هەردوو حیزبی دەسەڵات خاوەنی 10 ملیار دلار بن میلەتەکەیان موچە نەبێبی خۆن ئەمە شەرمەزاری نییە ئەمە شەرمەزاری نییە هەر مناڵی بەرپرسێک بە ملیۆنەها دۆلار یاری بکە لایەنەکانی شەوانە میلەتەکەشی نان نەبێبی خۆ ئەمە شەرمەزاری نییە بەس کاتێکە دەسڵاتدارانی ئەم وڵاتە هەست بەمە ناکەن ئەمە شەرمەزاریە ئەمە ئیفلاسە ئەمە گەشتنە بە قۆناغی عودەی و قوسەی عودەی و قوسەی چۆن بەڵێ یاریان لەگەڵ شێرە کرد و نازانم یانەی شەوانەی تایبەتیان هەبوو یاریان بە ناموسی خەڵکە کرد خەڵکیان ئەچەوسانەوە ئەمە خەریکە کوڕیان دێ بەرپرسە بینین عودەی و قوسەیمان بیرەکەوێتەوە ئەمانە یاسایەکی کەونین ئەگەر ئەم برادرانە بەهۆژ نێنەوە چارەنووسیان لە هیچ دەسڵاتدارێکی تاغوتی ئەم منتیقەیە باشتر نابێ و
لە هیچ تۆمارێکی مێژووی خاوەن شانازیە نانووسرێ. نازانم ئەم بۆ بەلایەنەوە گرنگ نییە ئەم قزیانە، یعنی ئەمانە بەلایەنەوە گرنگ نییە خەڵک چۆن بۆیان ئەڕوانێ. یعنی کاتێک کە ئەچنە بازار و هەندێک ماستاوچی لێیان کۆبنەوە ڕسمیان لەگەڵەگرن، ئەوان پیان وایە لە ناو ناخی میلەتیشە ئەو حرمەتیان هەیە، لە ناو خەڵکە بەڕێزەکەی ئەم وڵاتە ئەو قەدر و قیمەتیان هەیە کە پێویستە بیان بێ. خۆیان ئەمە نازانن، ئەگەر نازانن ئەوە لە سەرگەردانێکی زۆر خراپان. خەتاکە خۆمانی نیە هەر ئەوان خەتا نا خەتاکە هەر ئەوان نین، خەتاکە میلەتیشە. ئەو میلەتەی کە هەمیشە بە زۆرینە دەنگ بۆ دوو حیزبادا، ئەو میلەتەی کە 200,000 موشەخۆرە لە شارێکە هەیە 200 کەسە چێ بۆ خۆپشاندان، ئەو میلەتەی کە وەختێ دێتە سەر سنووقی دەنگدان 4 ساڵ جارێ ئامادە نییە نیو سەعات وەختی خۆی تەرخان کا بەس بۆی دەنگ بدا، نایدا. ئەوە تەنها فرسەتێکێتی بتوانێ تۆڵەیەک لەو زاڵمانە بسەنێ دەنگێکیان لێ بگرێتەوە بیدا بە دژی ئەوان نایدا. ئەی بە تەمای چی چاکیکەی؟ نە خۆپشاندانەکەی، نە شۆڕشی پێ ئەکرێ، نە دەنگدانەکەی، نە هیچ بە بۆڵەبۆڵی ناو ماڵەکان چاگە بێ. هیچ وڵاتێک بەمە چاک نابێ. وڵات بە هەڵوێست چاکە بێ، بە جوامێری، بە نەفرەتکردن لە زوڵم. کاتێک کە تۆ ئەندامی حیزبێکی ئەزانی حیزبەکەت زوڵم و ڕیسوایی بۆ خەڵک دروستەکە، ئەبێ نەفرەت لە حیزبەکەش بکەیت، ئەبێ لێ هەڵگەڕیتەوە، ئەبێ بە سەرکردەکانت بڵێ ئیتر بەسە. ئەمە ئەبێ بەشێکی زۆری ئەوانەی کە ئەندامن لای پارتی و یەکێتی ئەمە چاککەن، بە سەرکردەکانیان بڵێن بابە بەسە، خۆ ئێوە خوا لە عاسمان و نەیناردوونە خوارەوە بە مۆری ئەمپراتۆریەوە ئەم خەڵکەش کۆی لەبێ. خۆ ئێوە لە تین و قوڕێکی تایبەت دروست نەکراون ئەم خەڵکە هین بێ کۆی لێ ئێوە بێ. تۆزێ بە هۆشی خۆتان وەرنەوە. ئەم هەموو گەندەڵە چیە لە وڵاتە بڵاوەتان کردوێتەوە، پارە بەش ناکە کاکە لەسەرەوە چەند کەسێ بیان بردایە بەشیە کریسە هەزاران گەندەڵ بە دەوروبەریان هەیە، هەمووی کونەکەنە داهاتی گشتی و هەمووی حەودنەوە کۆمپانیای تاڵانکردی سامانی گشتیان داناوە. هەرچی سامانێک لە وڵاتە هەیە تاڵانیەکەن، نەوتە تاڵانیەکەن، گومرگە تاڵانیەکەن، مختبەرات و خەستەخانەیە تاڵانیەکەن، ئەوە کامێرای چاودێریە کە 100 میلیۆن دلار داهاتی هەبوو بۆ خەڵک، هەموویان ئەوەشیاندا بە کەرتی تایبەت، هەموو شتێدەن بە کەرتی تایبەت. ئێ باشە لە خەستەخانەکانیشە کەمترین تێست ناکرێ، یعنی کەمترین تێستێکی باش، کەمترین دەرمانێکی با هیچ نییە. ئەم خەڵکە چی لێەکەن؟ ینی خوێندن هەموو خەڵکی داوێتە کەرتی تایبەت و هەر کەسێک معاشێکیشی هەبێ ساڵانە کۆیەکاتەوە بۆی قستی باش بدا بە مناڵەکەی لەبەرەوەی کە چونکە معاش نییە کابراڵێ بایکۆتەکەن، دوای مناڵەکەم دەرس ناخوێنێ ئەکەوێتە کۆڵان خوێڕێ بێ. ئەمە لەبەرەوە چێ بۆ کەرتی تایبەت. کەرتی تایبەتیش لەگەڵ ڕێزمە زۆربەی زۆری مەکتەبەکان زۆر خراپترن لەوەی کە لە حکوومەتە هەیە، چونکە بە پاڵپاڵ دەریانە چێنن بۆی کە نەڵێن مەکتەبەکە خراپە و مناڵەکانیانەکەوت. یعنی کارەساتێک لەم وڵاتە هەیە زۆر بەرگرانی خەڵک قورستر بووە لە جاتیەوە ئاسان بێگومانێک خەڵک هیچ خاوەنی نییە کاکە خەڵک ئاوە زستە زۆربەی شارەکانی ئێمە ئاو بە تەنکەرە کڕێن، کارەبای بۆ زۆر نەخۆشخانەی کردووە، گشتیت نەماوە، بنزینەکەتە دوو ئەوەی بەغایە، کەرتی تەندروستی گشتی دوێران کردووە، کەرتی پەرودەی گشتی دوێران کردووە، هەموو شتێکت گران کردووە، هەرچی ناویشی غەرامە باج ڕسومات مرور لێیە، یعنی قات زیادی کردووە. من کەسێکی نزیکی خۆم باڵە چەند ساڵێک مەسەلەن غەرامەی هەبوو چۆ سەنەوی سارەکەی تازەکاتەوە 6 ملیۆن و 600,000 دینار غەرامەیان لێ سندووە، غەرامەی مروری کە سێ غەرامەی تیا بوو لە ماوەی 2 دقیقا لە ڕێی کەرکووک بۆ هەولێر، هەر غەرامەیەک هێشتا و سەد. ئەمە چی ئەمە لە دنیاشتی وا هەیە کاکە؟ جادەکانە جوانە، هەمووی ڕێگای مەرگە، توێت بە کەڵگیە کاکە بۆ لەم خەڵکاکەی باش ئەم خەڵکەش ئاوا تاڵانەکەی دێ ئەو پارەیە مەیە بە کۆمپانیای تایبەت بیک خەڵکیسەی گشتیەوە بە کەڵکی موچەکە بێ. یعنی ئەمەی لەم وڵاتە گوزەرێ هیچ نییە. یعنی کارەباکەت لە لەندەن گرانترە، غەراماتی مروری لە لەندەن گرانترە، لەولا شۆ موچەکەش سفرە بە 3 مانگ جارێ موچەی بەعالم. ئەمە پێوترێ چی؟ ئەمە چ مۆدێلێکە لە حکومڕانی ئەمە؟ زۆر باشە. ینی من حەزم کرد جەنابەت ئەم ڕوونکردنەوە شتێکی کە ڕووی یاوە بۆ نمونە لەم حاڵەتەیە، بۆ نمونە سەرۆیکی حیزبێکی ئۆپۆسیۆنە گیرێ، من حەقم نییە شتە قانونیەکە هەر شتێکە بێ، بەڵام سێرەکەی هەموو بێدەنگن، ینی تەنانەت ئەندامەکانی خۆشیان گرتبوونەوە خۆپشاندان ناکەن بۆی کە دژی ئەم دەستگیرکردنە.
لە کاتێکیشە ئەمڕۆ فراکسیۆنەکان دەڵێ ئێمە ئامادەین یەکشەممە یا هەفتەی داهاتوو خۆپشاندانکەین داوا لە حیزبەکانی کەکەین من دڵنیام کەس ناچێ خۆپشاندان ناکە هەمووی بێدەنگە لە ماڵی خۆی ئەم شتەی کە جەنابە دوێنات کرد و باس کرد ئەوە قەزیە نییە ئەگەر قەزەیەکی جینایی هەبوو لەسەر منیش بێن بمبن ئەگەر قەزەیەکی جینایی هەبوو قەزەیەکی کاندنی یاسا هەبوو ئەگەر ئەوە هەبوو محکەبام یاسا سەروەر بێ لەسەر گشتمان باش بەڵام یاسا بەو ئینتیقایەتە بەکاربێنرێ ئەوە جێگەی پرسیارەکە ئێستاش پۆلیسی سلێمانی هاتەندی ڕوونکردنەوەیدا ئەوەندەی تشتەکەی ئاڵۆز کرد بڵێ کاکە بڵێ ئەم برادرە چی لەسرە مەسەلەن ئێوە لە چوارچەوەی یاسا مامەڵی لەگەڵ بکەن بەش ڕاشکاوی ئاشکرا و شەفاف با محاکەمەکان علەنی بن طبیعیە یا قسەکە لەسەرەوەی گەرم قەزیانە لە 2009ەوە هەیە تا ئێستا 25 بۆ زووتر ئەمە نەکرا خۆی قەزایی جەزایی تۆزێ لە محاکمە دواکەوێ ئەوە شتێکی ڕوونە بۆ هەموو کە زەروایە باش بەڵام ئەو بابەتە من وازانم کێشەی کوردستان ئەوە نییە ئێستا شێگیرە و چێ ناگیرێ کێشەی کوردستان لەوە قوڵترە مەسەلەی نەبوونی سەروەری یاسا لەوە قوڵترێ ئێمە بینیمان یانی لە هەزاران حاڵەتی ترا سەروەری یاسا پێشێ لەکرێ و کەسیش یا چەندی تاوانباری کە هەیە لە ناوەرد و حیزبا بۆ دەستگیر وانە ئێمە ئەومانەوێت یاسا بە عەدالەت لەسەر هەموو لایەنەکان جێبەجێ بکرێ و هەر کەسێک تاوانی ئەنجامدابێ لە ئۆپۆزیسیۆنە دەست پێ بکەن لە دەسات و کۆتایی پێبێنن هەر کەسێک تاوانی ئەنجامدابێ بیدەنە محکەمە بە شەفاف محاکەمەی خەڵک بکەن دەسڵاتی سیاسی لەسەر محکەمەکان نەسەپێنن هەر ئەوەمانەوێ گینا هیچی ناوێ بەس شەفافیەتیەوە و بێن باشکرا بڵێن ئەو بەڕێزە کەیسی زۆرە کەیسەکانی ئەمە ئەوەن کەیسەکانی یاساین ئەم بەم جۆرە مامەڵی لەگەڵەکە ئەو داوایە ڕەوایە بۆ خۆپشاندان یا شێتە چوارچێوەی بۆت بوونە زۆر جارێ ناکرێ یعنی هەموو جۆرێکە توانێت هەموو دیاردەیەکە کرێ ئاواش تەفسیر بکرێ و ئاواش تەفسیر بکرێ ئەگە تۆ یەکی وێنایینم بۆ بکەیت دکتۆر ینی ئێمە دەنگدەری ئێمە دەنگدەرێکی بەشدارە لە گۆڕانکاری پرۆسی سیاسی و حکومیە یان نەخێت دەنگدەرێکی ڕق لە دڵە دەنگەیە یعنی وێناکە گەر بۆ نمونە بۆنەوەی نوێ بێنینەوە دەنگدەری چۆن ببوورە ئێمە دوو جۆر دەنگدەرمانەیە دەنگدەرێکمانەیە کە ئامادەیە کە دەنگ بە حیزبەکەی ئێوەیە لەگەڵتایە بۆ گۆڕانکاری لە سیستەمی سیاسی حکومڕانی سبینی هەر ڕووداگوێ لەگەڵتایە دەنگدەرێکی تێنەخە لە ماڵ و دانیشتۆ بەس لە بەرەوەی ڕقی لە پارتەیە دەنگ بەتۆیە ئەمە ناتە ناو سیستەمەکەەوە ئێسامی هەیە لە هەرێمی کوردستانە کامەیانە بەڕاستی ئەوەی کە من وتم ینی ئێستا هەر یەک لەو حیزبانە خۆ هیچ نەبێت 100,000 دەنگدەریانێ بۆ ناتوان 2,000 کەس کۆکەنەوە لەسەر شقام آخر خۆی دەنگدەر جیایە لە ئەندام نەوەی نوێ ئەندامی نییە نەوەی نوێ دەنگدەری هەیە دیاردێکی دەنگدان و دیاردێکی انتخابی بەڵام خۆ ئێمە ئەزمموی بزوتنەوەی گۆڕانشمانە بوو دکتۆر نا بزوتنەوەی گۆڕانی توانی خەڵک بێنێتە سەردادا دەمیش ئەوە توانی خۆشە دەنگدەر بوو بەس ئەوەی لەگەڵ ئەمە ئاکرێ لەگەڵ ئەو بکرای ئەوەی توانی خەڵک بێنێتە سەردادا دەنگدەر جیایە لە ئەندام نەوەی نوێ حیزبێکی سیاسی نییە بۆ معنایی کە هەمومان ئەیزانی ظاهرەیەکی انتخابیە قائمەیەکی انتخابیە تەلەڤیزیۆنێکە و شخصێکی بازرگان و تەلەڤیزیۆنێکی هەیە جە تەلەڤیزیۆنە ڕەخناگرێت جەماوەێکی بۆ دروست بۆ دەنگی پێدەن انتخاباتە قائمەیەک دروستەکە حیزبێک نییە سەرکردایەتی و ڕێکخستن و لایحە و پەیڕەوە ئەو شتانەی هەبێ ینی ئەندامێکی دەسەڵات شەر بۆ بازرگانیە سێریەکە لە چوارچێوەی بازرگانی قەنەعەتم وایە ئەو دەست بۆ بردنە هۆکارەکەی ئەوەیە کە ڕێخستنێک نییە لە پشتی ئەو بەڕێزەوە کە بۆی بشێتە سەر شەقام حیزب نییە قائمەیەکی انتخابیە ظاهرەیەکی سیاسیە ئەتوانی بڵێ حیزبێکی خاوەن فکر و ئایدۆلۆژیا و ڕێخستن و مێژوو و سەرکردایەتی و بنکردایەتی و جەماوەر و قاعدەی تەنزیمی ئەوە نییە بەڵام سبێنە پارتیویەتی ئەتوانن هەمان هەڵوێز بەرامبەر مامۆستا سەلاحەدین عەلی باپیری بگرنە بەر لەبەرەوەی ئەو دوانەی تۆ باسییانەکەی حیزبن دەیان هەزار ئەندام و سەرکردە و ڕێخستن و جەماوەر و فکر و ئایدۆلۆژیانە جیاوازە یعنی بەڵام ئەو جیاوازە یعنی مەسەلەن هەر حیزبێکی تریش لەوانی ترکە خاوەنی فکر و ئایدۆلۆژیا و ڕێخستن و مێژوو نییە ناتوانێت بڵێ من حیزبم وەکو چۆن یەگرت و کۆمەڵ حیزب یعنی
ئێمە ئێستا هەرچی سەرکردەی یەگرتووە گشتی بکوژە ڕێک بە دوو شەو ڕۆژ ئەوەی تە سەرکردە ئەچنە جێی ئەوەی تری بەهێزترە بێ لە ناو ناچێ چونکە ئەمە خاوەنی ئایدۆلۆژیا و فکر و ڕێکخستنە هەر بۆیشە بەس ڕاستی پێت بڵێم هەر بۆیە هەردوو حیزب زۆر هەستیارن بە گەشەکردنی دەنگی ئەو حیزبانەی کە لەم شێوەیە و زۆر تێکی شەچن بە ڕەخنەی ئەو حیزبانەی کە وەک ئێمەن چونکە ئەزانن ئێمە حیزبین بە معنای کەلیمە خاوەنی فکر و ئایدۆلۆژیا و ڕێخستن و مێژوو فکر و ئایدۆلۆژیا و سەقافە و کللتور و ئێمە دیاردێکی سیاسی نین انتخابی بین ئێمە نا ئێمە حیزبێکی سیاسی و حیزبێکە جەماوەری هەیە مێژووی هەیە ڕێخستنی هەیە خەڵکی قوربانی دەری هەیە ئەمە جیاوازە لە هەندێک جار باشە ئەمانە کە جەنابەت باسێکە یان ئەم کاریگەریە و حیزبی دەسەڵاتداریش بەڕاستی حسابتان بۆکە بۆ ناتوانن بۆ نمونە فشار دروستکەن لە ناو کۆمەڵگا لەسەر پارتی وێچێتی ینی خۆ ئەوەی لە پەرلاوە تا نزیکەی ساڵێکە پەرلەمان پەک کەوتووە حکوومەت پێکنایە ئەمەی کە من باسم کرد هەندێک ئیجابیەتت پێ ئەدا کە تۆ تۆکمەتری بەهێزترە توانی ڕوبەڕووی ئاسنەنگەکان ببیتەوە بەس ئەم جسمە گەورەیە مرونەتیشت تۆزێ لێ ئەسەنێ بە ئاسانی ناتوانانی بجوڵی بە ئاسانی ناتوانانی خۆت و دروست و شعاراتێ بگۆڕی بە ئاسانی ناتوانانی هەرکەس لە ڕێوهاکاندی دیکەی چونکە تۆ یعنی سیستمێکت هەیە کەلتوریەکت هەیە پێوە و ستانداردێکت هەیە واکا کە ئێمە نەتوانین ئەو مرونەتەمان هەبێکەنەوەی نوێ هەیەی بنمونە بەڵام ئەو سەڵابەت و مەتانەت و محکەمیەی کە یەگرت و بەم ڕێخستن و فکر و پەروەردەوە هەیەی بێگومان نەوەی نوێ هەر حیزبێکی تری بەڕێز کە تازە دروست بوو بێ ئەوەی نییە و دیاردەی حیزبی لە ناو نەوەی نوێ زۆر قوڵ نییە وتم زاهرەیەکی انتخاباتە باشە ئەمەی کە من ئەیڵێم ئەمە ڕەخنە نییە لە نەوەی نوێ ئەمە هەڵسەنگاندنێکی بابەتیە هەموو جارێکیش کاکشاسوار خۆشی وتوێتی ئێمە دەنگ دەرمانەیە ئەنداممان نیە حتا ماوەیە کاک نەوشیروان وایوت ئەوەنێ کە ئێمە دەنگ دەرمان ئێمە ئەنداممان بەو ئەندازەیە نییە کە دەنگ دەرمان هەیە ئەوەش قسێکی ڕاز بوو حتا بۆ گۆڕان چونکە گۆڕان ناوەڕۆکی گۆڕان نەواتی حیزبێکی سیاسی بوو لە یەکێتی جیابوو بوو پڕی بوو لە کادر و لە مێژوو لە فکر و کارەکەی شەو بوو کە ئێستا بۆنەوە دوولت بوون و ینی بەڵێ چونکە بۆ لەبەرەوەی نەیتوانی بەو دەنگ دەرە زۆرەوە ببێ بە حیزبێکی خاوەن ستراکچەر و شوناس و تەقالیدی حیزبی و تەنزیمی ئەمە لە کاتێکە هەیشی بوو گۆڕات جواتی گشتیە بوو جواتی نیشتیمانی هەبوو هەوڵیا دروستی کە بە زۆر زوو خۆی خستە تاقیکردنەوە زۆر زوو خۆی دا بە تاقیکردنەوەیکی سەختە کە نەیتوانی تەحملی بکە ئێنەوەی نوێ ئەوەشی نییە نەوەی نوێ حل لە ڕێوە هاو چۆن ناو تاقیکردنەوەیکی ئەلەم شێوەیەوە بێگومان ڕەنگە نەتوانێت بەرگی بگرێ زۆر ئەمە من ئەگەر ینی باسمان لە شەقام کرد کاتێک کە تۆم ڕووداوانە ڕوو ئەیەن یانی دەسەڵات بە کەیفی خۆی مامەڵاکە لەگەڵ کۆمەلگایە لەسەر مۆزوعی موچە کە کۆمەلگاکەی شت بێدەنگ بوو ئەوەی کە هەموو جارێ مەڵێن بۆ یەچێتە سەر هەر ئەمە نییە هیچ فشارێ نابینرێت دکتۆریانی بەڕاستی فشار لەکوێ ببین ینی لە ناو کۆمەلگایە لە ناو لایەنە سیاسیەکانی دەروی کۆمەلگای ئێمە بەداخەوە کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی ترسێنراوە زۆر ترسێنراوە بۆ کە مێژوویەکی دێرینی هەیە برسی شێگەیەرە ترسێت ینی جا ترسی کراوە برسیش کراوە ئێستا کۆمەلگای ئێمە یاداوەری دەیان ساڵی هەیە لەگەڵ خوێن لەگەڵ شەڕی دەرەکی شەڕی ناوخۆ ئاوایی ڕەو لێقەومان بەدبەختی ماوەی چەند ساڵێکە ئەم دوژمنە دەرەکیانەی لە کۆڵ بووەتەوە و هەناسەیەکی یا و تۆزێ وەزعکە باشە ئەترسێ لە خۆی تێک بە میلەتی ئەمە ترسنۆک نییە لە ئەسڵا بەس ئەزمونێکی تاڵی هەیە ژینگەیەکە ئەژینێ و دە ئیقلیمی ژینگەیەکی تەبانیە لەگەڵ ئیستیقرار و سەقامگیری و ئەم شوناسە بڕەسێ بۆیە بەڕاستی قەلەقی هەیە لە دەوروبەر ئەم دەسڵاتدارانەی کوردستانیش زۆر باش سوودیان وەرگرتووە لەو زاکرە پڕ لە تاڵاوەی کە کوردەیەتی بۆیە هەر پێڵێن یعنی هەر ئەلحەمدولیلا و ئەومان هەیە و زۆر زۆر باشین و عیبمان نیە و هەر ئەوەیە کە ئێمە ئەنفال ناکرێن جینۆساید ناکرێن ئاسایشمان هەیە دانیشتنی لە ماڵی خۆمانە کەس بەسەر سەرمانەوە نیە چەکشێکی پێبێ سوودیان لەوە وەرگرتووە میلەتی ئێمە فعلەن زاکرەی پڕە
لە یاداوەری تاڵ و مەرگەسات ڕەو کۆمەڵکوژی دژمنی دەرەکی ژینگەی ناتەبا پڕێتی لەم شتانە مەترسیەکان جددین لە کاتێکیشا منتقەکە بە چیا تێپەڕێ دەویستمەوە بڵێ مەها خەریکە بەهاری منتقەکە بە شەڕ و بە ئاڵۆزی زیاتر بە بەڵێ. پێکدادانی زیاتر بەواتی پەڕێ جگەلەوە ئێمە زاکرێتترمان هەیە بەهاری عەرەبیە بەڵێ کە سیستەمی نێودەوڵەتی بە هاوکاری ملهوڕەکانی منتقە توانیان شکست بە بەهاری عەرەبی بێنن کە بەهاری عەرەبی ئومێدێک بوو بۆ ئازادی خوازانی هەموو ناوچەکە ئومێدێ بوو بۆ دروستکردنی کۆمەڵی سیستەمی دیموکراسی کە تعبیری ڕاستەقینە لە ئیرادەی گەلب بکە نەیان هێشت بڕەسێ سووریایان پڕکرد لە خوێن 13 میلیۆن کەسیان کردە قوربانی بەوەی کە ئاوارە بوو بۆی کە کەوتە ژێر خاک بەوەی کە وێران بوو بۆی کە برینار بوو لەولا مصریان وا لێ کرد مەسەلەن لیبیا تا ئێستاش دووەیلاتە و شەڕە و میلیشیایە یەمن خەڵک لە برسا ئەمرێ و شەڕە و تەق و بەزمە سۆمال پێش لە ئەوە وای لێکرا سوودان بوو بە شەڕی ناوخۆ تا ئەم لە حزێش خوێنە و شەڕی ناوخۆ و ناو گەڕەکەکانە شەڕ ئەمما وا لە کوردەکە بڵێ ئۆ الحەمدولله هەر سەر سەلامەت بێ عەیبی نییە زڕ منتقەکە هەمووی بە ئیرادەیەکی پیس بە ئیرادێکی نادیموکراسی بە ئیرادەیەکی کۆلۆنیالیزمی نوێ ئەیانەوێ من ئیرادەی خەڵکی ئەم منتقەیە بشکێنن ئالەم وەختەشە یعنی ئەژدیهای تەماع و خەونە برسیەک نەخۆشەکانی ئیسرائیل گەشەی کردووە و لێرە پلاماری عێراقیا و پلاماری ئێرانیا و پلاماری سووریادا و منتقەکە ئەگەری و پەلامارە هەیە دیسان بەڵێ بڵێ بەڵێ گەرەکەی هەیە بڵێ قەستم وێ ئەلم لەم ئێمە لەم ژینگەیە ئاژین بۆیە خەڵکی ئێمە هیچ ترسنۆکی نییە بەس ترسێنراوە یاداوەریەکانی پڕەتی لە کارەسات بە ئاسانی نایە بەدەم هینەوە بەدەم ئەی بۆ دەسەڵاتدارانی هەرێم ئەم ترسیان بۆ لە دەستدانی ئەم چیان و دەسەڵاتی کە بارز بکەم خەڵکی ئێمە فێری ئەوە بۆ ڕاپەڕێ خەڵکی ئێمە هیچ مێژوێکی لەگەڵ دیموکراسێتێکی حەقیقی نییە فێریەوە بۆ یا کۆیلە بێ و لە ژێردەسا بێ و مەزڵوم بێ و داماو بێ و لە سجنا بێ و ئەنفال بکرێ یا ڕاپەڕێ و شۆڕشکا و چەک بەڵگرێ و پەلامار بدە فێری ئەم دوو شتە بووە ئێمە لە سیستەمێکی دیموکراسیان نەژیاوین سە خەڵکی بنمونە بۆ غەزە لە ئەمریکا بەقەی هەموو خەڵکی عێراق بەس جوولەکە خۆپشاندانەکەن دژی ئیسرائیل سەیری مەسەن سی دنیا ئەچێ بۆ مزاهرە لە ئوسترالیا لەو پەڕی دنیا تیرەکەی هیچ 1 ملیۆن بەشەر زیاترە لە ئەمریکا لە نیویۆرک لە پاریس لە هەموو وڵاتەکانی دنیا بۆ ئەمانە میلەتی گۆشکراون بە دیموکراسیەت ئەزانن خۆپشاندان تەسیری هەیە لەسەر بڕیاردەری ئەو وڵاتە بۆی کە هەڵوێستەکانی بگۆڕێ بۆی کە پشتیوانێکی مطلق لە مناڵکوژی غەزە نەکە بەس ئێمە فێریەوە نەبووین ئێمە فێری خۆپشاندان نەبووین بالمناسبە ئێمە دیموکراسیمان نییە و نەشمان بووە ئێمە نە پێشتر هەبوومان بۆ لە سەدەی ڕژێمەکانی پێشوو نە لەم سەردەمەشا دیموکراسیمانە بۆ زانی ئێمە چیمان هەیە ئێمە ئازادی بیر و ڕا و ڕادەربڕین و ڕاگەیاندن و ئەم شتانەمان هەیە ئازادی حیزب و تەنزیمی سیاسیمان هەیە ئازادی میدیاییمان هەیە بەس ئەمانە هەموو کراوەتە ئەلتەرناتیڤی دیموکراسیەت بەدیل ئەمە ببێ بۆی دیموکراسیەتی نەبێ دوو حیزب دوو زۆنیان داگیر کردووە بە زۆری شەق و ئاسایش و پێشمەرگە و ئەمانە پارەش هەر لە چنی ئەوانایە شەقیش لە چنی ئەوانایە محکەمەکانیش لە کۆنتترۆلی ئەوانایە علاقاتی ئیقلیمیش هەر لە کۆنتترۆلی ئەوانایە پەیوەندیەکانی بەغداش هەر بەدەست ئەوانەوەیە ئیتر تۆ بەدڵ تارەوەی بەدڵ نییە هەر بۆ خۆت جنێ و بدەت فی خۆ بکە و بڕۆ ئەم یعنی ڕێگان ناوی هەناسێ بێ ڕێگان ناوی ئێمە ئەم قسانە بکەین ئەم میدیایە هەبێ و ئەم قسانی تیا بکرێت ئەمە فێڵێکی خەتەرناکە لە خەڵکی کوردستان کراوە چونکە کەسێت بێ ئێستا میدیایە ببینێڵەوە و مشتەماکی دیموکراسیە انتخاباتیشتان هەیە ئازادیشی حیزب دروستکەی باڵێ بەڵام ئازانی بگەیتە دەسڵات دیموکراسیەت یعنی ئاشتیانە گۆڕینەوەی دەسەڵات ئەگەر بەڵام ئەمەتێنێت تا بەردەرگای دەسەڵات تا دەرگا دەرگا لێ ناکات لێتەوە ئەمە فێڵێکی خەتەرناکە ڕواڵەتێکی دیموکراسی و بازێ بنەمای دیموکراسی لە وڵاتەکە دروست کردووە بۆ ئەوەی میکیاج بێ بۆ دەسڵاتێکی پڕاوپڕ لە ناخە دیکتاتۆری ئادەیەوە نەبوو جارێک کاک مەلا بەختیارەتی یەک کورسیش بێن هەرێمە دەسەڵاتی ئێخۆەوە تعبیرێکی ڕاستەقینە بوو لە حەقیقەتی ئەم دوو حیزبە و ئەم دوو زۆنە و ئەمە ڕاستەقین ئەمە ڕاستیەکەیەتی ئەگەر بەڵام ئەوە نەهەیە ئێمە چی داوا لە خەڵکەکەن چی بکە
داوا لە خەڵکن کاکە تۆ لە سەتا هەفتا و شەستی خەڵک خۆی خستۆتە دەرەوەی ئەم سراعە وەرە دەنگ بە با لە ئینتخاباتە ئەو ببێ بە کەمینە نەتوانێت حکوومەت پێک بێنێ بۆی تەسلیم بێ بە هەندێک چاکسازی نەک بڕوا لە دەسەڵات لەوانەیە نەتوانی دەریکەی لە دەسەڵات وەکو ئەمری واقع بەسەر سەرتەوە بمێنێتەوە بەڵام خۆلانی کەم ناتوانێت حکوومەتێکی شەرعی دروستکە لەگەڵ بەغدا گفتوگۆ بکە مەجبورە بێ ئەو کاتە تەنازل بۆچی بکە تەنازل بۆ ئۆپۆزیسیۆن بکە بەس خەڵکەکە نایەن ئەو دەنگەش بدەن چونکە خەڵکی ئەمەوتم فێری دیموکراسیەت نەبووە بڕواشی زۆر جار بەم ئالیەتانە نییە زوو ژەر حیزبێک تۆزێ تەنگەتاو بوو لە هەڵبژاردنە ئەڵێ دیزاین کراوە ڕاستە ڕواش نییە بەرامبەر بە حیزبەکانی ئۆپۆزیسیۆن ینی متمانەیشی بەوانە خەڵک متمانەی بە پرۆسەکە تێک چووە نەک بە حیزبەکانی ئۆپۆزیسیۆن من قەناعەتم وایە ئێستا بنمونە بەڕێزە دەندان پەرلەمان بی با بڵێن و دەنگێکت هەبێ لە ناو جەماوەرە ئەگەر 100,000 دەنگ بێنی ئەو جەماوەرە قەناعەتیان بە پرۆسەکە هەبوایە 300,000 دەنگ تێنە خەڵکی تری زۆر هەن توان قبوڵە بەس ئەڵێ بەداخەوە هیچ وەکو پێویست هیچتان پێ ناکرێت تامان خەڵکەکەش کێشەکەی چییە خەڵکەکە وا تێگەیوە لە مەسلەی هەڵبژاردننی پەرلەمان بە تایبەتی وا تێگەیوە ئیشی پەرلەمانتار ئەوەیە کە دەسەڵاتی سیاسی لابە ئەمە بۆ چوونێکی غەڵەتە ئەوەیشی پەرلەمانتار نییە ئەوشی هەڵبژاردنە هەڵبژاردن حیزبێک لە دەسەڵات لا ئەبانەک پەرلەمان چونکە بۆ هەڵبژاردن پەرلەمان دروستەکە ئەو پەرلەمانەی ئەتوانێت ئەو حیزبە لە دەسەڵات لابەرێ بەس خەڵک وا تێگەیشتوەڵێ من دەنگە پێ بم تۆ پارتیەکی تی لەسەر دەسەڵات لابێ کاکە تۆ دەنگە دەی بە من نوێنەری خۆ هەڵبژێری وەرن زۆرینەی نوێنەرەکان لە ئەمسالی من هەڵبژێرە کە معارەزەیە ئەو ئەکاتە یا ئەو دەسڵاتە بۆ ئەگۆڕێ یا ئەو دەسڵاتە ناچارە کاکەوە ئیسلاحاتێک چاکسازیە بکە ناکچارە بکە کە تەسلیم بێ بە هەندێک لەو شتە باشانەی کە تۆ ئەیڵی کە ئەگەر عقلیان هەبێ ئەم دەسڵاتدارانە بەرژەوەندی ئەوانیشە زۆر باشە من ئەگەر ینی بەرەو کۆتایە ڕۆین بین و سەر موچە ئەگە من لە جەنابەت بپرسم بەڕاستی تۆکو پەرلەمانتارێکی بە ئاگا و چالاک لە بەغدا ئایا هیچ زانیاریەکت لایە موچە چی لێ دێ موچە دێت یا نایە ئەو وەڵامە لە قورسترین وەڵامەکانە چونکە ئێمە دوو تەرەفمان هەیە هەردوو تەرەفەکە یعنی بەرژەوەندیان هەیە لەوەی موچە نەدەن هەم بەغدا وەمە بەڵێ بەغدا بۆچی بەغدا چونکە کێشەی دارایی هەیە پێویستی بە پارەیە پێویستی بە خزمەتی ناوچەکانی خۆیانە هەڵبژاردنە هەڵپاکەن زۆرترین پارە بەکاربیان بۆ زۆرترین ڕۆژە بۆ زۆرترین دەنگ اینجا نەوت کاکە $10 دابەزی عێراق موچەی پێ نادرێت ئەبێ بڕا لە احتیاطاتی بەنکی مرکزی سەرفکە عێراق دەوڵەتێکی دەوڵەمەندە بەڵام خاوەنی ئابوووریەکی فرەچەشنی بەهێز نییە عێراق پارەی هەیە نەک ئابووری دراوی هەیە مالیەی عێراق بەهێزە لەبەرەوەی مەدخولی نەوت بەهێزە لە نەوت ئەمما عێراق خاوەنی ئابووریەکی بەهێز نییە لەبەرەوە خاوەنی ئابووریەکی بەهێز نییە ئیساگەر سعری نەوت دابەزێ عێراقش ناتوانێت موچە بە ئەو کاتە بێ دەستکاری سعری دینار بکەن ئێدەی تۆش سەرۆکوەزیرانی عێراق بی لە هەوڵەدەی تا بتوانانی 4 فلس کەمتر بنێری بۆ هەموو محافظەکانیش نەک بە تایبەتی بۆ کوردستان چونکە کوردستان دەنگدەری تۆیتیانە یا کوردستان نەوعێک لە تەمەڕودی هەیە بەرامبەر بە تۆ کوردستان هیچ حسابێ بۆ تۆ ناکە ئەچێ بایز مەسەلەن ئەوە سەرۆکوەزیرانی هەرێم نەڕۆشت 100 ملیار گرێبەستی غازی کردووە حسابیشی بۆ سەرۆکوەزیرانی عێراق بە ئێمەی وت بە تەلەفۆنێکیش حسابی بۆ من نەکردووە بە تەلەفۆنێکیش ئەکاکە ئەمە هەمووی تۆش بڕیار بەدەست بێرم شتانە تەسیری لێکە کە ئەمانە تەسیری لێکە خۆش بێ پارەی نیوە مفلیسی و خەریکە مفلیسەبی پێداویستەکانی پەرەپێدانی ناوچەکان و محافظەکانی خۆتیش زۆرن باش هەمیشەش لەو ژێر ئەو قەلەقا ئاژید ئەگەر نەوت دابەزی ناتوانانی موچەبەی دەبەرەوە کەمترین پارە ئەنێری یا هەوڵەدەی کەمترین پارە بنێری یا هەوڵەتی ئەسن لە التیزام خۆ بدزیتەوە ئەمە یەک قاڵێکی تریستە ئێمە باسی مەسەن تەوتین تەوتین بالمناسبە خەڵک زۆر غەڵەت حاڵی بۆ لە بەعزێشتی تەوتین یەکێک لەوانە عێراق بۆ شەڕی تەوتینەکە بۆچی عێراق بۆ شەڕی تەوتین ناکە ڕاستە خۆ موچە بابەتۆ عێراق شەڕی تەوتینەکە بۆی کەمتر پارە بە کوردستان بۆچی لەبەرەوەی عێراق دڵنیایە زۆرێک لە موچانە بندیوارن وەهمین دووبارن بۆی بیبڕێ حسابی ئەوە بۆیە شەڕی تەوتینەکە لەگەڵ ئێمە حسابی ئەوە کە ئەگەر ئەمانە ببڕێ بە قەناعەتی ئەو لەوانەیە 100 ملیار کەمتر بنێرێ 50 ملیار کەمتر بنێرێ هیچ نەبێ 20 ملیار کەمتر ببێنێ 20 ملیار یعنی 4-5 ڕۆژە هەموو مانگێ
بۆ شەڕی ئەمەنەکە خەڵکی جوازانش عێراق شەڕی تەوتینەکە بۆی ڕاستەخۆ موچە بە ئێمە بدە وانە عێراق ڕاستەخۆ ناتوانێت موچە بە بەپی ئەم سیستمەی کە هەیەست لە عێراقیشە لە عێراقا تەیفسامی ڕاستەخۆ موچە نادا بە فەرمانبەرێکی تەندروستی یا پەروەردە وحداتی حیسابیە لە وەزارەتەکانە ئەو تەمیلی وحدە حسابیەکانەکە زانیاریان لێوەرەگرێت تەمویلانەکە لە ڕێی ئەوانەوە دوایەوە بەڵام ئەم عملیە لە ڕووی بانقەوە ئەنجامەدرێ بەس ڕاستەوخۆ تەمویل نییە عبر الوحدات الحسابية هەرێمیش وحدێکی حسابی تایبەت بخۆی هەیە کە وەزارەتی دارایی و وحدە حسابیەکانی تریشە لە پارێزگاکانە هەر سیستەم وا یعنی موچە وا ئەدرێ زانیاری هەموو مانگێکی موچەی تۆش لە هەرێمی کوردستانەوە ئەڕوا بۆ وەزارەتی دارایی عێراق وانە ئیتر علاوەیە تەرفیع قەتع راتبە غای بە فەصل نازانم استقالەیە نازانم تەقاعودی هەرچیە ئەم داتایانە هەموو مانگێ ئەڕوا بۆ ئەوێ ولا ڕێی وحدە حسابەکە هەتانەژوا پارەکە نایە هەتانە ڕژوا پارەکە نایە بەڵام ئەم تەوتینە ئێمە پێمان وایە عێراق هاتووەتە سەرخەت بۆ داماوی خەڵکی کوردستان ئێمە بە وەهما چووین عێراق ئیشی بە تەوتینە لەبەرەوەی کەمترین پارە بنێرێ بۆ هەرێمی کوردستان ئەگەر لە منیش بپرسیڵی مافی خۆیەتی قابلە تۆ بە توورەکە پارە ناردنیانی چی ئەبێ بە حساب بینێری لەبەرەوە ئەڵێ بڕۆ تەوتینی کە دوو مەرجیشی هەیە باش ئەوەی کە تایبەتە بە ئەوەی ئەوان دوو مەرجیانەیە مەرجی ئەساسی ئەوەیە کە ئەو خۆی ئیشی پێێتی ئەڵێ لە مەصرفێکا بیکە کە مواسف یعنی بە تعلیمات و زەوابەتی بەنکی مرکزیش بکە ئیتر حکومیە ئەهلی هەرچی مهمەوە ئەو مەصرفە بە زەوابەتی بەنکی مرکزیش کا بۆ ئەوەی ئەو مەصرفە بەرپرسیارەتی تەواو هەڵگرێ دەربارەی ئەو حساباتانە ئیدا بە بەغدا سبەی ئەگەر وانە بوو عقوبەی باش ئەمە تۆ باسکەمە لایانی عێراقی لایانی هەرێم بۆچی لایانی هەرێم ینی لەم هەرێم تەوتینی تەوتینی هەر ناوێت زانی بۆی ئەو پارێزیانەی کە وەرێگرێ لە بەغا هەر وەریگرێ ئەمە بۆ ئەوەشی کە یاری بە چارەنووسی مۆزەف کا بە کەفی خۆی ئەمە بەشێکە و مەسلەی ناچارکردنی مۆزەف مەسلەی ناچارکردنی مۆزەف کە هەژماری من لەو مەسرفە بکاتەوە کە حکوومەتی هەرێم بۆی هەڵبژێرێ ئەمە نایاساییە بالمناسبە پێچەوانەی بە ئاخر ڕوونکردنەوە و بڕیاری مەحکەمەی اتحادیە لەسەر داوایەکی سەرۆکی کۆماری عێراق کە ئەڵێ ئەبێ موچەخۆر ئازاد بێت مەسرفێ هەڵبژێرێ بۆ وەرگرتنی موچەکەی خۆی و ئەو مەسرفەش ئەبێ بە زەوابەتی بەنکی مرکزی ئیش بکە ئەمە دوو مەسلەکەی تەوتینە لەمە زیاتر نییە ئەخر ئەمە ناکاتە ئەوەی کە ئێستا من پرسیارەکەمەوە بوو ئەم دوانە ئایا ڕێەکەون بۆی موچە بێت یانی مەسیری موچەکە و پێنەوتە ئاخر دەی فاڵە بۆ بگرمەوە ینی ئەمە کێشانی شێرخەتێ بۆ بکەم لەسەرەوەی قسەکەی من ئەوە بوو ئەو نایەوێ قسەکەی ئەو نایەوێ پارە تاکەی ئێمە وابوو من تێگەشت ئەو تا بتوانێت نایەوێ پارە بنێرێ وایە ئەم هەرێمیشی خۆ تا توانێتی نەوتی نردونە هەرێمیش تا بتوانێن ڕێناکەوێ لە بەرەوەی هەموو ڕێنەکەوتنێکی یەک دنیا پارە بۆ خۆی مێنێتەوەش بۆ کێ بۆ بەداخەوە بۆ دەسڵاتداران نەبوو هەرێمی کوردستان نەوتەکە بارزوخوان یاری پێ قاچاقی پێوەکەن و ئاوا داهاتەکانی ناوخۆ باخ ئازادیایی خۆن و عافەتیان نەبێ و ئیتر ئەمانیش ئاوا ئیتر دە من چی پێ بڵێم ئەو حەڤە کەسێک کە ئیمزان کردووە لەسەر نەوت ئەوە مەحزەرێکە عادەتەن لە میدیا شتێ بڵاو بووە وتیان عادەتەن مەحزار مەسەن ئەگەر لیجنەیەک 20 کەس بن کە مەحزەر نووسرا هەر بیستیانی بۆی بەرپرسیارەتی هەڵگرن و بڵێ من ئاگام لەم مقرڕاتانەیە و ئەوە ئیمزام کرد تەحەفوزی شێبێ لە پاڵ ئیمزاکای نووسێ ئەگەر نەبوو مەحزەرە بە ئیمزا بکرێ بە هەموو ئەندامانی لیژنەکە ئیمزایکە ئەگیرێتەوە بۆی کە ئاسوودانی بڕیاریانە نەباوەڕم بە فاڵ هەیە تۆ تەسەورەکەی هیچ بڕیارێ بدریانەوەی کە تاو گۆسا وێنەکە تۆ من ئومێدم زۆر بەهێزە بەڵێ ئومێدم زۆر بەهێزە کە ئەم ئینشاءالله یعنی ئەمە ئومێدێکە تەنها من نامەوێت بەس خەڵک لەبەر دڵی موچەخۆر لەبەر ئەوە هەرچەنە من ڕخنێکمێت خوا با لە هەندێک برادەر بیڵێن هەندێک برادەرمان هەیە لە حیزبەکانی معارض لە نان خواردنا لایڤێکە چوە ناو سیارەکەی لایڤێکی ترەکە چوە مەقڕەکەی لایڤێکی ترەکە بەحزێک لە لایڤەکانیش بێ ئومێدکردنی خەڵکن موچەفت موچە نەماتی دێم قەلەقە چ دروستەکەی بۆ معالمە یا کاکە خەڵک على الأقل وەکو پارەی لە باخەڵانیە استقراری نفسی و عسابەکەشی لێ وەرمەگرێرەوە لەبەرەوە بەڕاستی من قەدە و قسانە ناکەم موچەفت و موچە نەما و نازام واژ نییە هەردووکیان مولزەمن ئەبێ ئەو موچەیە هەر بدەن کاتی خۆشی وتیان موچەی مانگی 5 نادرێت 5 درا ئەویشتریش ئینشاءالله ئەدرێ بەپێ ئەو معتەیات و هینانش کە ئەوترێ ڕێکەوتن کراون کێشێکی وایتیانەماوە بەڵکۆم جاریان ڕاست بێ وەکو جەنابە وتت
بەڵام من هیوادارم هەر کەسێ لەم بابەتانە قسەکە وەکو ناتوانێت فلسێ بۆ خەڵک پیاکە با ئەوەنە یاری بە عسابی خەڵکیش نەکە موچە نەما فت ڕێنەکەوتن نازام چی هەرە بێ بیکەن کاکە لە جیاتی ئەوە ئێمە بافشار بکەیت بە طریقێکی تر یاری بە عساب نەکەن دکتۆر قسەکە لەسەر بە کورتیان ویستمەوە تۆزەحە بم ئەدرێ خۆ بەڵام کێشەکەوێک ئێمە نزیکی مانگی 12 بینیت کاتێس لاکەیتەوە سەرەکەی 4 موچە نەدرا 3 موچە نەدرا والله جا وەکو 2020 بە یاریکردن بە عسابی خەڵک ئەدرێ نەخێرەوە ئەگەر ئێمە قرار بێ هەڵوێستی جدیمان هەبێ هەڵوێستی جدی ئەوەیە بە هەمومانەوە فشار بکەین هەڵوێستی جدی ئەوەیە میدیا قسەی لەسەر بکە بە جدی خەڵک بچێتە سەر شەقام بۆ خۆپشاندان بکە ئێمە بچین جارێکی تر دەرگا بە دەسڵاتدارانی بەغا بگرینەوە لەسەر ئەم بابەتە مشکلەکەوەی ئێمە ئێستا بۆچی یعنی ئێمە کاتی خۆی لە محکەمەی اتحادیە ئێمە چارەسەری بچێت ئەساسێکی دروست کرد بۆی ئەم گفتوگۆی ئێستا بەم جدیەتە هەبێ و فشارێک لەسەر هەردوو حکوومەت هەبێ ئێ باشە بەس ئێستا بەڕاستی نازانین چی بکەین چونکە ئێمە ئەوەی ئێمە دەنگمان بە حکوومەتی بەغدا داوە حکوومەتی بەغداڵێ من ئامادە وەرن 120 میلیارد بێنن مانگانە چەنە نەوت بەرهەمە هێنن بیهێنن من موچەکان تەوتینی موچەکەشتان دووسێ مانگش لە بەردەمتانە بێ بڕۆن لە حساباتی بانکیە موچەکان جێگیرکەن من موچانێرم دەیتر ئەم برادرانن زمانە ئەوەی لێ ئەماڵە زمانە نانا زمانە گرنتیە گەرنتیە بانکی پێجی دەنات بەبێ ئەوەی ئەمان نەوتەکەش تەسلیب بکەن هەر 120 میلیارد موچەکەی نات زگەی تریلیۆنی هات و تریلیۆنێک هات وانە ئێدەی نەوتەکەش وڵا دوتیان 200 بەرمیلێن بە 1050 بۆ خۆمان باشە 50 بۆ خۆتان وڵا درۆن هات و ئێستا بۆ 80,000 ئێمە ناوتی دۆڵات درۆن هات ئەو لە 200 کردیان بە 200 کردیان بە 80 و کردیان بە 50 و کردیان يعني ئەمەی هەرێمەی کا بەڕاستی يعني لە ئیشی ئینسانی فێڵ باز بکرێت دەوڵەتداری ناچێت زۆر سپاس بۆ جناب دکتۆر سەلامین زۆر سپاس بۆ ئێوەش کە تاو گۆسە بینێری بەناتون بەخواتان سپێرم بازانێت